ساڵتان لێبێ من بانە فرەیدون فاشن دیزاینەر و ستایلستم خاونی براندی بانەڤەرسم لە بابەتی ئەمڕۆمان باسی شێپی جسمەکانەکەین چۆن بەپێی شێپی جسمی خۆت جل لەبەرکەی بە تایبەتی ئەو کەسانەی کە جسمێکی پڕیان هەیە چۆن جلێک هەڵبژێرن بگونجە لەگەڵ جسمیانە و جسمیان جوانتر دەرکەوێ و زۆر قەڵەویش دەرنەکەون زۆر کەس کێشەی ئەوەی هەیە کە نازانێت جلەکان هەڵبژێرێ بەپێی تەمەنی خۆی یا بەپێی ئەو شوێنی کە بۆی ئەڕوایە بەپێی جسمی خۆی بۆیە ئەمڕۆ باسی ئەوانە ئەکەین بە جوانی و بۆی فێری ئەوە بن کە جلەکان بە جوانی هەڵبژێرن. ئێستاش ئەم ستایلەمان هەڵبژار بۆ کچەکەمان کە جسمێکی تۆزی پڕی هەیە ئەم عەزێمان هەڵبژار کە عەزەیەکی زۆر تەسکەکانە بەڵام چاکەتێکی درێژمان بۆ هەڵبژار لە سەریەوە بۆ ئەوەی ئەو بەشانەی کە زۆر قەڵەون یا شتێک دایپۆشێ بۆی و قایشێکشمان بۆ دانا بۆی کەمەری دیاری بکە بۆی دەرکەوێت کە زعیفە کەمەرێکی زعیفی هەیە ئەتوانێت ئەم چاکەتە خۆی بیبەستێ ینی چاکەتەکە خۆی ببەستێ و بە قایشەکەی خۆیەوە ئەم ستایلە ئەتوانین بۆ ڕۆژانە لەبەریکا بۆ داوامی زانکۆ یا بۆ چونە دەرەوەی شەوان ستایلێکی زۆر جوانە و جسمی بە جوانی دەرەخا بەڵام ئەگەر بیاوێ ئەم عەزیە بە تەنیا لەبەرکە ناشرینە بۆ ئەوانەی کە جسمێکی پڕیان هەیە چکە ئەو کاتە ئەو بەشانە دەرەخا کە گەورەیە و قەڵە و دەریاخا یان چاکەتی کورت لەگەڵی بکە ئەوەش ناشرینە دایم هەڵدا چاکەتێکی درێژ یا بلەیزەرێکی درێژ لەسەریەوە بکە جوانترە چ ئەگەر بینە سەر ئەوانەی ئەو کەسانێک کە زعیفن ئەم عەزیە لەبەرکەن ئەوانە ئەتوانن کە چاکەتێکی کورتی لەگەڵا بکەن یا لەگەڵ تیشێرتێکی کورتا بیکەن ئەوە ئەتوانیان لەگەڵ درێژەکەش ئەتوانن ئەوانە حڕن بۆ ئەوەی بۆ پانتۆڵ و شتیش ئەگەر باسی پانتۆڵەکان بکەین بۆ ئەوانەی کە جسمیان پڕە لەم جۆرە پانتۆڵانە جوان نابێت بۆیان زۆر چکە ئەو کاتە بەشی سەرەوەیان زۆر بە قەڵەوی دەرەخا زیاتر ئەو پانتۆڵانەی کە ڕێکن یا تۆزە لە شارستۆنین لە ژێرەوە ئەوانە جوانترە بۆیان بۆ کەسانی کە زعیفن ئەتوان ئەم جۆرە پانتۆڵانە بکەن لەگەڵ بلەیزەرا بێ یان لەگەڵ قمیسا بێ ئامانجی ئێمەش لەم ڤیدیۆیە ئەوە بوو کە ببزانن بەپێی شێپی جسمی خۆتان جل لەبەر بکەن و شێپی جسمی خۆتان خۆش بوێت چکە هەموو شێپەکان جوانن بەڵام ئەوە بزانن کە چۆن جلەکان لەبەرەکەن و هەڵێ بژێرن و بۆ شوێنێکی گونجاو